ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وأفرمي دوامي عن دعاء أو حقي إخوة حقي دايك وباوك أبي من دالة فيركي كرة شرينكم كتا عزيزكم من باوكتم من دايكتم حق ما في من لسرتويا أبي توجب جيكي توش حق ما فتيه لسري من أبي جب جيكم بوتو چونکە خوای پەروەردگار لە دوای مافی خۆی باسی مافی دایک و باو کردووە بەڵام بیزات زیاتر مافی دایک لەم ئاەتە شیرینەدا کە دەفەرمێ کە ئەفەرمێت ئەوەی کەوا ئەبێ مافی دایک بدا و پاشان مافی باوکش بدا تیایدا کەواتە لوقمانی حەکیم کە فێری ئەمە دەکا ئەم ئاەتە شیرینە کەی گێڕێتەوە خوای پەروەردگار بۆمان و پاشانش باسی ئەوە کە مافی دایک و باوک کە بزانێت تیایدا دووەم خاڵ ئەوەیە مسلمان